شان خالق سەبارەت بەم بارودۆخەی کە ئێستا هەیە لە بینی ئەمریکا و ئێرانە یا هەر با بڵێن ئیسرائیل کە کچە بچکەکەی ئەمریکایە لەگەڵ ئێرانە ئەم بارودۆخێکی زۆر زۆر ناخۆشە. ئێمە نە دڵمان بە ئێران خۆشەوەکو بەڕێستان ئاگادارن لەبەرەوەی وەزعی ئێران نەزانین چۆنە و ئێرانیش ئەو دڵسۆزە نییە کە ئێمە ئین بین یعنی بەڵام هیچ نەبێ ئێران ئەو وڵاتە بۆ کە چەند ساڵ ئێمە لە ناڕەحەتیەکانە ڕوومانتیان کردووە هیچ نەبێ دەرگای حدودەکانیان بۆ کردینەتەوە. داواکەین لە خوای تەعالا لەو وەزعە دەربازیان کات. داواکەین هیچ مسلمانە تووشی ناڕەحەتی نەبێ. خۆ ڕاستە لەوانەیە کاربەدەستانی ئێران نەوعێ بن بەڵام خۆ ملەتەکە هیچ نەبێ ملەتێکی مسلمانە. ئێمە داواکەین خوای پەروەردگار بیان پارێزێت و ئێمەش لەگەڵیا. بەڵام ئاگامان لە خۆمان بێ ئیمانمان زۆر بەهێز بێت قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا. ئیتر بە ئینسان پرس و دڵڕاوکێ دای نەگرێ بێهیوان نەبێ ڕەشبین نەبێ سەبر و ئارامی هەبێ. زۆر گرنگە هەر کەسێک لە ئێمە ئەم عەقیدە و بیر و باوەڕی هەبێ هەر وەزعێک دروستە بێ ئیتر ئێمە وەکو موسیبەتێک تەماشای بکەین و داوا بکەین خوای تەعالا ڕەحمان پێ بکە نەڕۆخین یعنی ئەوە زۆر زۆر گرنگە نەڕۆخین. ئەمجا ئەمە وامان پێ بکە بیرکەینەوە کە مردن کەس نازانێت لەوانەیە لە کتوپڕێکە احتیمالێ ئینسان وەزعێکی بە دروست بێ جاری وایە وڵات وا هەیە ئەڵێ من هەر تووشی موسیبەت ناوم لە کتوپڕێکە خوای تەعالا موسیبەتێک دێنێتە سەریانە. يعني كي تصورك إسرائيل صاروا بلاد نايا كي تصورك أصلا خوشن بخويش خيام فيه ونابي أجر خوي ناخوشيشان ببينها بوني أنا بيني صاروا باتنا إسرائيل أو تداينا أو النو كواخل باسيك يعني ما بس ما وياك إنسان زور تأمين نبي لجياني دنيا يعني أجر خوي تعالى وزعك هالقرانة وهل يقرين توليت هيج ظالمك هيج سمكارك هيج كسيك لأخوي بعي نبي وأنا زاني أو عالمها مو عبدي أو ظلمي يبكى بیکوژێ ئیبادەیکە ماڵی وێرانکە مناڵی بکوژێ ژنی بکوژێ ئەو ئەوەی بەسەرهانایە بەخوا ئەگەر خوای تەعالا ویستی بێ بەسەر تا دێنێتی ئەوەیشە بە چاو خۆمان ئەیبینین. سێم زۆر دوعا بکەین خوای تەعالا ئەم شەڕ و مشکلەیە لە مسلمانان بەدوور بگرێ بە تایبەتی لە ملەتی کورد. ئاگامان لە زمانبان بێ خۆشەویستەکانم زمان زۆر کێشەیە هەر لە خۆمان و هەواڵی ناڕاست بڵاو نەکەینەوە. جاری وایە شتێک بە دەستکردی زیرەک ئەکرێ ذەکای ئیصطناعی شتێک دروست ئەکرێت ئیتر یەکسەر خەڵک ڕۆ بڵاو دەکاتەوە فڵان وایوت فیسان وایوت ئەمانە هەمووی بەڕێزان ئەبێ ئێمە بە چاوی تەبەیونەوە بڕوانینە ئەو ئەخبارانەی ئەو هەواڵانەی کە ABC ئەمجا ئێمە لەسەرمان نییە تەحلیل بکەین لەسەرمان نییە نە ئێمە محللی سیاسین نە ئێمە ڕۆژنامە نووسین زمانی خۆمان بگرین زۆر زۆر گرنگە بەڕێزان. من دوو حەدیثان بیرە خەمەوە هەمووتان ئیسفادەی لێ یەکەم. یەکیشیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ بەسە بۆ ئینسان كفى بالمرء كذبا أن يحدث بكل ما سمع. بس إنسان بدروزن ناوي بجمير حرشي بيس بيجريتوا أخذ ناكلته حرشي ببيني بيجريتوا أخذ ناكلي أما غلطت برزان أبي بدروزن جاري وهي قرة كتسر خلقيشة أقات لخود بي أو يك وحديثك كثير معناه حديث عقبة كري عامر حديثك زور جرنجا في غمري خاص الله صلى باسي أما مشاكل يعني آخر زماني كر زور سامنا جوبو صحابك عن لو سردم آخرت باسي أم وصعبو قلبك يسكر ودا حزارو شوان صل بلي سحر زور يعني شيء سيرة وبويا الصحابة فرمووی ئەی پێغەمبەری خوا نەجات چییە لەو ڕۆژ ئەگە ئینسان کەوتە ڕۆژێکی ئاوا چی بکات یعنی کەسێکی ئاسایی کەسێکی ئاعتیادی کەوتیتە زمانێک نازانی حەق و ناحەق کامەیە هەموو شتەکانت لێ تێکەڵە بێ یعنی نازانی چی بکەیت نازانی ڕووت لەکوێ بکەیت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەسیحەتێکەکە هەموومان ئەم نەسیحەتە توانین جێبەجێ بکەین فەرمووی ئەمسک عەلەیکە لیسانەک فەرمووی ئاگات لە زمانت بگرە گشتمان ناتوانین زمانمان بگرین ئەگەر ئازابین ئەگەر ئیماندار بین وەلیەسعک بەیتک هەوڵ کەم لە ماڵ دەرچوو هەوڵ کەم لە ماڵ دەرچوو مەقسەد لێرە لە ماڵ دەرچوون یعنی ئەوە نییە هەر دەرنەچی لە ماڵ مەقسەد ئەوەیە کە لە حاڵەتی فیتنەکان ئەگەر نزیک بوویەوە ئینسان ماڵ و مزگەوت زۆر ئەم لا ئەولا نەکات چونکە زۆر جار لەم لاولەولا ئینسان تیاچێت بەڕاستی هەوڵدا ئینسان لە ماڵەکەی خۆیان بمێنێتەوە وەلیەسعک بەیتک. سێیەمیان زۆر زۆر گرنگە ئینسان وا بکی عەلا خەطیئەتیک هەر لە خۆتەوە باسی ئەو مەکە و مەوە ئیتر نازانم ئمڕۆ ئێمە نەک لە محللی سیاسی بەڵکو هەموو سنوورەکانمان بڕیە یعنی لە ئەم فەیسبووکەها لە بەردەستمانە ئەم تیکتۆکا لە بەردەستمانە ئیتر هەزارها قسەی ئاکەین ئیتر برا بۆ خۆت بگری بۆ گوناحی خۆت بگری ئێران وایە ئەبێ وای وەسرا بێ ئیسرائیل یعنی شتەکان دیار نییە هەر نازانی ئەسڵەن چۆنە بێدەنگ بە و بۆ گوناحی خۆت بگیرێت تۆ ئەگەر باسی هەرچی دنیا هەیە بیکەی قیمەتی نییە چکە تۆ قسەکانت ئەسڵەن کێ بیسێت بس بۆ خۆت بگری بۆ گوناحی خۆت بگری دوعا بۆ خۆت بکە بۆ ماڵ و مناڵت بکە بۆ مسلمانان بکە ئەمە زۆر گرنگە وەبکی عەلا خەطیئەتیک یعنی خەریکی خۆت بە داوا ئەکەم لە دوکاندارەکان نەخاوەن مارکێتەکان کەوا بازار گران نەکەن یعنی ئەو شتێک کە ئەیکڕی حتا ئەیفرۆشی بەس
هەر وەکو جاران بیفرۆشە قازان جێ بخەرە سەری وەکو جاران چۆن ئەدخەسە سەری ئەوەنە لە هەر حاڵەتێکە کە ڕوویدا چونکە لەم هەفتە هەنێ شت ڕوویدا هەنێ کەسێ استغلالی ئەو وەزعاکە استغلالی وەزعەکە مەکەن استغلالکردنی وەزعی مسلمانان زۆر خەتەرە بەڕاستی واللهی باجەکەی وەرەگری لەم نەخۆشی کەوتنی مناڵەکانتە لە مەشاکلێکە کە دێتە سەرتا بۆیە ئاگات لە خۆت بێ و استغلالی ئەم وەزعە مەکە بەڵکو هەڵ بدە شت لەسەر خەڵک ئاسان کە هەڵدە بارەکە بە شێوەیە باسی کە با خەڵک لەلای ئاسان بێتەوە شتکڕین ئەگەر ئینسان وەکو عادەتی ئێستا ئێمە گشت کەسێک لە ئێمە ئەڕوا مانگانە شتێک کڕێ بۆ ماڵی خۆی بۆ مانگێک ئەگەر شتێک بکڕیتەوە با ماڵ و مناڵی خۆت هیچ کێشەیەکی تیان نیە تۆ ئەگەر مناسبەیەکە بێ لە ماڵتا بۆ نمونە کوڕێکت ژن بێنێ یا مناڵێکان ئەبێ گوێزەوانی بۆ بکەی خۆ تۆ دانانشی بێژی کە دانشم بزانم خوا چیەکە ڕێشت ئەکڕیت و هەنێ ئەوە نەشت ئەکڕی کە بەشی میوانەکانت کە ئێوارە دێن بۆ ماڵ ئەمە بۆ مناسبەیەک طبعا ئەگەر حاڵەتێ بێتە سەرا توشتیت هەبێ لە ماڵە باش ئینسان دائیمەن فەردەیە برنج هەبێ لە ماڵە باش بەڵام نەک ڕاحەت بازار وێران کە زەلام وایە ڕۆیشتووە تەسەورەکەن دووتەنیەکی بردو هەر هەمووی پڕ کردووە لە برنج وای زانیە ئیتر قیامەت هەڵەسێ ئیتر ئەو بەس ئەو ئەمێنێتەوە لەم دنیای ئێبراکە من دراوسێکەم مردو ئەم لا مردو ئەو لا مردو ئەو لا مرد ئیتر تخوا با منیش بمرم بۆ چی باشە بمێنم یعنی ئینسان نەڕۆخێ ئینسان تووشی بێ ئارامی نەبێ بەڵکو هەر وە شێوەیەکی ئەعتیادی تۆ ماڵەکەت تامانیەک چی پێویستە قەیچێکە با هەت بێ لە ماڵە حتا تەنانەت ئەگەر ئینسان ئاوی خواردنی هەبێت لە بەرمیلی ئاوی خواردنی هەبێت بۆ هەر حاڵەتێک کە ڕوودا ئەگەر وەزعەکە تێک چوو ئینسان حسابەوە بکە خوانە خواست ئەگەر نەوەوی بتەقێ ئەگەر هەر وەزعێک ببێ ئینسان ئاوی خواردنیشی لە ماڵە هەبێ باشە لە ناو ماڵە نەک لە بانخانێ هاي لەم شتانە قەیچێکە ئەمە احتیاطاتە ئینسان وەریگرێت چاکە بە زیادەڕەوی حرامە زیادەڕەوی حرامە و ئاگامان لە خۆمان بێ ئەمجا بەخشین لەم کاتە بۆ خەڵکانێک بێموچە بێدەرەتان خەڵکەیە ئێستا کرێ خانواتۆتە سەری خەڵکەیە ئێستا وەزعی زۆر زۆر خراپە خەڵکەیە هیچی نییە ئەوە زۆر گرنگە ئەوانەی کە هەیە یارمەتی بدەن مجموعی ئەو ئاەت و ئەحادیثانە کە هاتووە لەو بارەوە ئەوە ئەگەێنن کە ئەگەر ئینسان ببەخشێ خوای تەعالا بەڵای لەسەر لابە جا بەخشیندەی زۆر زۆر گرنگە زۆر گرنگە لەم کاتە ئەوانەی کە هەیە ئەوانەی کە الحەمدولله تا ئیسا ئیشیان نەوێسیا هەمانە ئیسا بڕێت هیچ نەبێ لەناو ئەم جەمعە لە سەتا دەمان ماسان هەیەتی الحەمدولله چاوی لەوەکانتر بێت دنیا ئەبڕێتەوە بەخوا ئەم وەزعیش نامێنێ و ناڕەحەتەکانیش نامێنێ و ڕۆژێتیە موچەیش دێ و ڕۆژێتیە ئەم شەڕەش نامێنێ و ئەو کاتە چەند خۆشە تۆ لە کاتی لێ قەومانە لەگەڵ خەڵکا بوو بێتی ئەو کرۆنا ناڕەحەتەکەش لە سەمان نەما دیتەن ئەو کاتە چەند ناخۆش بوو نەتەتوانی لە ماڵ دەرەچی نەتەتوانی تەوقێ لەگەڵ برایەکی مسلمانتان حتا نەتەتوانی لە مناڵەکان خۆتیش نزیک بیتەوە ئێستا الحەمدولله هیچی نەمارد بۆ ذکرایاتێک بۆ یادەوەریەک بەخوا ئەمەشە بێ بە یادەوەری جا چەند خۆشە تۆ لەم کاتە بەدەمی مسلمان چەند خۆشە دراوسەیەک تێ فەقیرە موچەخۆرە ئەزانی کرێت چییە نیەتی لەم کاتە تۆ فەردەیە برنج بۆ خۆت ئەکری بۆ ئەمانەتە فەردەیەکیش بۆ ئەو بکڕە و هەر منەتیش مەکە بەسەریان بە شێوەیە بیدەپیان هەنەزان کێدایە چەند خۆشە چەند خۆشە يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون خوش سكانم بداخوا وجاري كتر أو ئاواتەی کە خەڵک هەڵی چنی بوو بەوەی کە دادگای فدراڵیە نازانم چییە ئومێدێک هەبوو کە موچەی خەڵکی دەرباز ببێ لە دەستی ئام زاڵمانە جارێکی تر بەڵام هەم لە گۆڕیان نا داواکەم لە خۆی پەروەردگار بخاتە ناوە جوانەکانی خۆی ئەو کەسەی کە سەبەبە لە ئازادانی خەڵک ناڕەحەتیکردنی خەڵک دروستکردنی ئەم وەزع ناخۆشە خوای تەعالا خۆی تۆڵی لێبسێنێتەوە داوام وایە لە کاربەدەستانی هەرێمی کوردستان بەزەیان بە خەڵکا بێتەوە ئەو نەوتەی کە ئیفرۆشن ئەو گومرکانەی کە ئەیدەنە لا بۆ خۆیان بەزەیەکان بەو خەڵکەیە بێتەوە ئەوە بەرەو دوو مانگە چێ و خەڵک موچەی وەرنەگرتووە لایەک لەو خەڵکە بکەنەوە چارەسەرێ بۆ ئەو خەڵکە بدۆزنەوە یعنی ناکرێ ئەم ملەتە بەجێ بێڵن بە برسێتی بە نەبوونی بە بێموچەیی وەک خستانتە بەرنی ئەم دوینە وەک یاری تۆپێن و سەلەو ئەوانە لەم لاوە ئەم ساڕ و خەڵەدا لەو لاوە ئەو ساڕ و خەڵەدا لەو لاوە ساڕ ئێمەش هاین لەو بینە ئاخر ناکرێت ئەم خەڵکە بەبێ موچە بەبێ ڕزق یعنی زۆر زەحمەتە زۆر زۆر کارەکە زۆر زەحمەتە بۆیە من داوایان لێ یەکەم یەک تۆز بێنە خۆیانە کاکە بەخوا ئەو داهاتەی کە هەیە والله بەشەکە تەسەوور ناکەم بەش هەندەکە یعنی ئەم داهاتەکە کو ئەکرێتەوە لە گومرکەکان لە نەوت لە کارەبا لە مرور لازانم لە زەریبە هەموو داهاتە بەشی ئەوە ناکە کە ئێوە موچەیەکی ئەم خەڵکە بن ئیتر بۆ کەیتانە بۆ ڕۆژی تەنگانەتانە ئەلەمە تەنگانەتر کە ئیسە ملەتی ئەمە تایەتی بۆ کەی هەڵتان گرتووە
بۆ ئەوەی ئینشاءالله دەوڵەتی کوردی دروست ببێ و بۆ دەوڵەتی کوردستان سەرفیکەن قەسەم بەخوا کە ئێستا سەرفی نەکەن لە مۆزعە بەخوا دەوڵەتی کوردستانیش دروست بێ هەر لێ یەکۆن سەرفی ناکەن حتى بس ئیتر بەسە يعني شتەکە ئەڵێ جام پڕ بوو لێ ئەڕشێ يعني ئیش ئەمەکەن کەم عالەمە يعني تەواو بێ ئومێد ببێ لێتان بەڕاستی شتێکی زۆر ناخۆشە زۆر ناخۆشە و حەق ئەوانیش بێنە خوێنە